عزیزان بەردەوام بین لەگەڵتان لە کۆتاتەوەری ئەمڕۆی پرۆگرامەکە باز لە بابەتێکی تەندروستیەکەین و پەیوەندی بەدانەوە هەیە. باز لەواکەین چۆن توانین تەندروستی دانمان پارێزین. زۆر کات دانمان تووشی کلۆربوون و ڕۆژبوونەوە ئەم بابەتانە بێ ئەپرسین ئەمە پەیوەندی بەچیەوەی و هۆکارەکەی چییە. هەروە ئێستا چەند تەکنیکێکی نوێ هەیە ئاری بۆ ئەوەی کە ئیتر ئەو دانەکە کێشید ئەو دانە لا ئەبیت بۆ نمە لە ڕێگەی چاندنەوەی دان و هەندێک کات هۆڵ و سمایل و ئەم بابەتانە ئەنجام ئەدرێ. با بزانین ئەمانە چۆنە تا چەند تەندروستە تا چەند جێگرێوەیەکی باشە بۆ دانەکانمان بۆی کە بە شڕپڕی لەسەر ئەم بابەتانە گفتوگۆ بکەین لە قودسی کوردستان و کەرکووکی ئازیزەوە میوانداری بەڕێز دکتۆر سارا عەبدوڵڵامان کرد کە بەڕێزیان پزیشکی ددانن. دکتۆرە سارا سڵاو لێ ببیان باش بێت. زۆر خۆشحاڵین کە ئەمڕۆ بە شێوازێکی ڕاستەوخۆ لە کەرکووکی ئازیزەوە هەوڵی ئەوە بین کە وەڵامی پرسیارەکانمان بێتەوە. سەرەتا لەوە دەست پێ بکەین با بزانین بۆچی زۆر کات ددان تووشی کلۆربوون و ڕەشبوون ئەم بابەتانە بێت. من پەیوەندی بە چیەوە هەیە؟ سەرەتا بیانیتان باش و سڵاو لە ئێوەی بەڕێزیش و زۆر مەمنون بۆ ئەم بەرنامەجە جوانە. بۆ پرسیارەکەت طبعا زۆر هۆکار هەیە. یەکەم شت ئێمە وەک نەتەوەی کورد تۆزێ لایفستایلمان خواردنمان ئەوەندە باش نییە. یعنی زۆر جا بەسیترین شت دگان شوشتن شتێکە خەڵک کەم ئەیکا هەموو کەس التزام ناکە. باڵێ واتە بەشێکی زۆری گرفتەکانمان هۆکاری دەدانشتنە یان خواردن و هۆکاری تریشەیە بۆ ماوەییە هۆکاری جیناتە لە باوانەوە بۆ ئەمێنێتەوە. وڵی زۆر هۆکار هەیە. یەکەم شت ئەوە هیچ جەنەتیکس دەوری هەیە بە دەرەجەیەک لەگەڵ خواردنی زۆر دەوری هەیە. تو زۆر کەس مەسەرەن ئێمە یانچەند بپسی زۆرە خۆن حەلویات زۆرە خۆن ئەوانە زۆر خراپە. یان حتا دگان شوشتن ئەبێ عەلەقەڵ ڕۆژی ئەوە هیچ دوو جار شوشتت ئەبێ جاری عەلەقەڵ دوو خولەک بیشۆی و بە جوانی بیشۆی. زۆر دا احتمال هەیە نەخۆشەکە دگانی ئەشا ئۆکەی بەس ئەوەندە التزام ناکە ئەوەندە باش دگان ناشە ئەوەندە بە احتمام وەنایکە. احتمال هەیە جۆری معجونەکەی غەڵەت بێ احتمال هەیە جۆری فرچەی دگانەکەی غەڵەت بێ. ئەوانەش هەمووی هۆکارە. باشە دکتۆر سارا و کەسانەی کە دانیان کلۆرە بێ لە دوای ئەوەیەنە لای پزیشکێکی پسپۆڕی وەکو بەڕێستان دانیان بۆ پڕەکەنەوە ئەو دانە ئەگەر هەیە کە جارێکی کە کلۆر بێتەوە؟ خۆی ددان بە دەرەجەیەک ئەبێ وەک سەی ئۆڕڵ هاژین بە کاملی بکەین یعنی سێ هەموو ناودەمی بکەین. ئایا بزانە شەکەرەی هەیە دەختی هەیە نەخۆشیکەی هەیە نەخۆشی دڵ و ئەوانەی هەیە. بێجگەلەوە بەسیترین شت حتا ئێستا حەشوی پلاتینی هەیە. حەشوی پلاتینی واکە تەسەوس لە ناو دگانت زیادکە. احتمال هەیە تو تەسەوسێک گشکت هەبێ بڵێ ئەمە ئەتیادیە با تەسەوسەکە بمێنێتەوە من پێویست ناکە بڕۆم بڵێ دکتۆر دگان بەس خۆی تەسەوس و ڕەشای دگان بە لیک بەڵاوە بێتەوە لە ناودەم. فئەبێ شتەکە یعنی دێ لە ئەساسەوە حەلێکی ئەبێ ئۆڕڵ هاژینەکەت هەمووی پاک بێ ناودەمت هەمووی پاک بێ ئەبێ تەسەوس لێک دگانێکت نەمێنە پاکردنەوەت باش بێ. حەشوات پلاتینیت نەبێ بێت گەلەوەی وتمان جەنەتیکش تا ڕادێک دەوری هەیە. باشە ڕاستکردنەوەی دان یان پڕکردنەوەی دان کەسێکە بۆی ئەنجامەدێ دکتۆر سارا بۆمان باس بکە. ئەمە وەکو ددانە ڕاستەقینەکەی خۆیەتی یان نەخێر دەبێت زۆر بە ئاگادارتر بێ زۆر باش مقەیەتی ئەو دانی بکات؟ طبعا ئێمە ددان لە سێ بەشبێک هاتووە. یەکەم شت ئێنامەڵە مینای دگان دوای دەنتین دوایەوە پڵپ چامبەر. مینای دگان بەقەوەترین ئۆرگانە بەقەوەترین شتە لە جسمی ئینسان یعنی حتا لە ئێسقانش بەقەوەترە. يعني بيت قالوا كا خلق قوال همي باشترا وإسقان شنو بقوته دينا سر أوي كمينال وش بقوترا حشوة تعويز دقاني خوتنا كاتوا استخزور أنواع دقان هاتوا باشا لومينير هاتوا فينير هاتوا زيركون بورسلين أنواع باشتر هاتوا زور أنواع أدفانس هاتوا بس قتنا قاتا أوي دقانك يخوت فحر لهموي باشتر أويا ليكمو آقات دقانك تبيع ودوا أوي أجر حشوة شتك تشكل هر آقات لي بينوك مثلا زیاد ئەبێت دگانەکەت هەمووی بگۆڕیان شتێوها.
دکتۆر سارا هەمیشە پزیشکەکان بۆ هەموو بوارەکانی تەندروستی ئەڵەن خۆپاراستن باشتر لە چارەسەرکردن. ئێمە چۆن بتوانین تەندروستی دانەکانمان پارێزین؟ تۆ لە سەرەتاوتت هۆکارەکەی ئەوەیە کە دانکلۆر ئەبێ و تەندروستی تێگەچێ ئەوەیە کە پاگڕای ناگری. پاگڕاگرتنی دان مەبەستە لێی چێر ڕۆژی چەند جار پشۆرێ بەکارهێنانی پەت و ئەو فڵچە و معجونەی کە بەکاریهێنین بە پێی دان و پووکەکانمان ئەمە چەندە گرنگە تا چەندە بێتەوە کارێک بۆ پارێزگاری لەو دان. ئەمە بۆ کەسێکی ساخ، بەڵام بۆ کەسێک کە هەوڵسماڵی ئەنجامداوە یان هەر بابەتێکی تری ئەنجامدا ئەو ئەبێت چۆن بیپارێزێت. جارە ساغەکەمان وەڵام بەرەو اینجا دایەوەی ئاریش. اوكي طبعا بدرجيك مثلا اكويت سر اوي ابي روجي دو زادكان بشوي وهر جاري شي على الاقل 2 دقائق وابي فرشك ومعجونكات نوعي باش بين بس كي شكلت شيء بيت قالوا ابي بتش بكار بيني بي بتنا بي خلق هيك يعني زور نخوشين حتى بكارنا هنا الا مثلا كي هولو تسمعني بو كي دكتورة سارا بەکارهێنانی پەت پێش دانیشتنیان دوای دانیشتن تەندروستە. بەڵێ بەکارهێنانی پەتی ددان پێویستە کا لە پێش دانیشتن بەکاری بێنی یان دوای دگانشتنە. دوای دانیشتن. باشە. باڵێ. نانە دوای دگانشتنە بە بەکاربێنی. باشە ئەی ئەو فڵچەی کە دانەکەی پێشوی هەندێک کەس هەیە ئەڵێ با فڵچەیەکی زۆر زبەر بەکاربێنم بۆی دانەکەم باش پاک بێتەوە ئەمە هیچ زیانێک بە دان ناگەێنێت. هەیە قووەتی لێکە دکتۆرە سارا نییە ئەڵەی دوژمنی دانی خۆیەتی ئەوێ زۆر پاک بێتەوە ڕاستاوە دروستە؟ والله ئەوە بێتە سەر يعني دراسات ئەو شتانە شتەکە ڕاست نییان پێویست ناکات و گەلە زەخت کە لە دگانت بالعکس هەنە حالاتمان هەیە احتمالات و طبقەی لە مینا بێ ئەوەندە بە قایمی دگانتە شوی احتمال هەیە ئینجا ئەبێ حەشوات بکەی بۆ جذور دگانەکانت لە بەرەوەی تو هاتیتە ڕادێک کە پووکەکەت دابەزی دگانەکەت عەزیەتی بوو ئەوەش عینەن کێشەیە بە دەرەجەیەک ئایا بزانە نەخۆشەکە كم شت تقويم تيل الداني كردو يانا دوم شت بطان التهاب لثيه يانا اوان هموي هو كارم بوي بلان شنو فرشيك بكار بينه اجان اجا منالج مثلا منال فرشي سوفت بكار هنا كبيلن فرشي نرم ابي نرم بيه بس مثلا هجده صالبه بانوا او اطوانه فرشي رق بكار بينه بس معناه اونيه تو قلب قائمه كان بالشيء باشا دكتور سارا زور كسيكا دانيا شواخ خينكي زور لا بوكيد اما هو كاركي تشيا ئەوەی کە خوێن بێ بە دەرەجەیەک یان هۆکاری زۆر هەیە بەس بە دەرەجەیەک ئەو یان ئیلتیهاب لەثەی هەیە ئەوە یانی زۆر دگان نەشوشتووە ئەوە یان ئیلتیزام ناکە بە دگان شوشتنی ئیتر ئەوە هەمووی یان دەلایل ئەو شتەیە فمن ئەلێم مان باشترین شت ئەوێ بڕۆ بلای دکتۆرەکە بڵێن 6 مانگ جارە بڕۆ بلای دکتۆر دگان حتا ئەگە دگان تشعیبی نەبوو لەبەر زۆر کێشە و شت هەیە نەخۆشەکە نازانێ مثلا نەخۆش دێ من پێلم ئەلم وەڵابێ قەتە ئاساب بکەیت تعجبی دێ لە من بۆ حشوات جذور بكم دقانم أي بنية أولا بري عنده إهمال كردو نازان يعني كيشي دقانا كيسي وازانا دكتور هلا خويا إجرائك زحمتك أبو نخوشك باش دكتور سارا بس خوش تكوانية كيشك لوي أما زورة نهاتو بلاي دكتور زورة مراجعين كردو زورة كيشك حلنا كردو كاتا باشتر 6 مانگ جاري بچی تلای پزیشکی پسپۆری ددان چێکێکی دانت بکەیتەوە بزانی چ گرفتێکیە بۆی زوو حەل بێ پرسیارێکی ترم لەسەر بۆنی دەمە یعنی بۆنی دەم زۆر کەس هەیە پێت ئەڵێ ڕەنگە پەیوەندی بە ماعیدەتەوە هەبێ هەندێک ئەڵێ ڕەنگە پەیوەندی بە کلۆربوونی دان و پاگڕانەگرتنی دانتەوە هەبێ ئەوە ئێوەی پزیشکی دان بڕیارەدەن کامیانە یان پزیشکی هەناوی ئەو قەرارەدا کە ئەو بۆنی دەمە پەیوەندی بەوە هەیە یان بە دانەکەەوە بدرجيك نخوشي سيستمك ديزيز يعني مثلا نخوشي ضغط وشكر ونخوشي يعني دوسيا نخوشي كش هي كتأثيرك كنخوشي كبون دمي نخوش بيا بس دقان شوشتنو أبي كتسوسي هبي يان جير دقاني هبي أو زور واقعنا ودم خراب بيا واقع زور بوني نخوش بيا وحتى دواي إجراءك يكسر كيشكي نامي مثلا دواي توحشوكت بوي دواي تنظيف بوي كر يكسر بوني بأقريتو بس وكي وتت معي دوانش همو زور تأثيرك بس بدرجيك ناودم يعني واقع بوندم زور ناخوش بهم دکتۆر دوایین ڕێنمایی چیە بۆ هاوڵاتیان بۆ پاگڕاگرتنی دەمودانیان
یان چۆن ئێمە دانیشتن بەڕاستی ئیتر عیبە لە ساڵی 2026 بڵین ببێ بە کللتور لە ناوماندا دەبێ بوو بێتە کللتور چونکە لە پێناو تەندروستی خۆمانە بەڵام بۆ ئەوەی کە تا ئێستا بیری لێ نەکردوتەوە یان باوەڕکە تێڕوانینێک هەیە لەنەو ئێمەیاڵێ کورە هەرمەیشە لە مناڵی هەرمەیشوەیە کێشە و دروست نابێ ئەم بابەتانە زۆرن دوایین ڕێنمایی تۆ چیە بۆ ئەو هاوڵاتیانە ئەوەی کە دگانت نەشۆی زۆر غەڵەتە احتیمال هەیە تو بێجگە لەو تەکلیفی کەمترە بێ دگانەکە چەنە عەزیەتی بێ ئەوەندا ئیجراعەکەی ئێمە قولترە بێ و زەحمەتترە بێ و حتا مادیەنیش گرانترە بێ فئەگەر تو خصوصا مناڵ کێشەکە لەوێ ئێستا خەڵک ئەوەندا زانیاری ئەوەیان نییە کە دگانی مناڵی زۆر دەورە بینێ تو ئەگەر عیبتیش نەبوو ئەبێ مانگی 6 مانگجارە بڕۆ بڵای دکتۆر دگانەگا هیچیش کێشەتش نەبوو بۆ لەبەرێ بۆی لە مستەقبل کێشە و شتت نەبێ ئێستا بلعکە زۆر حملات ئەبێ بۆ مەدارس حملات ئەبێ لە ناو دائیرەی سەحا لە زۆر شوێن ئەوەی کە بەحسەواکەین کە دگانشتن چەنێ مهمە و چەنێ گرنگی هەیە و حتا طریقەی دگانشتنەکەت سەح بێ بەڵێ زۆر باشە دەستخۆشی بۆ بەڕای دکتۆر سارا عەبدوڵڵا پزیشکی ددان کە بە شێوازێکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە کەرکووکی ئازیزەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ زانیاریەکانی بەڕێزت جا هیوادارین هەمووان ئاری بەڕاستی ئازاری دانیکێکە لەو ئازارە زۆر ناخۆشانەی کە ئیتر شەوان کە سەرەخەیتە سەر ئەو سەرینە ئازارەکە دیسان دەست پێکاتەوە جەڕەسەکە دەست پێکا زۆر سێرەوە من بینی بۆی عاڵم ئەو ئازاریدانم بەخوا ماوەی پێشوو بینی اینجا ناڵم شەوان زۆرەوە ئازارە دروستەوێ بۆی کە تووشی ئەمە نەبین هەمیشە پزیشکەکان ڕێنماییمانەکەن کە خۆمان پارێزین بۆی دوایی بە دوای چارەسەرا ڕانەکە اینجا خۆپاراستنیش بەڕاستی بە شتنی دانەکان ئەگەر لە ڕۆژێکا تۆ خولەک بۆ خۆت دانی بۆ ئەوەی کە خزمەتی دەموددانت بکەی دڵنیام هیچ لە مەسەلە ناگۆڕە جگەلەوەی کە تۆ تەندروستی دانەکانت بە باشی هێڵیتەوە بۆ هیوادارین هیچ کەسێکتان هیچ ئازارێک هیچ ئێشێکتان نەبێت لە هیچ بوارەکانە و لە پرۆگرامی ڕۆژێکی نوێژ ڕۆژانە کە ئێمە باسی ئەم تەوەراناکەین